ڕاستی ئێمە چەندین تیممان هەیە لێرە و ئەرکەکانیشیان جیاوازە بە تایبەتی دوو ئەرکی سەرەکی هەیە بۆ تیمەکانی ئێمە یەکەمیان بە دوواداچوونی و کەسانی کە نەخۆشن و تۆمار کراون بە نەخۆش ئێمە چین بە دوواداچوونی کەس و کار و هەروەها بەرکەوتەکانی شانەکەین بە تایبەتی بەرکەوتە نزیکەکانیان یان ئەوانەی کە لە نەخۆشخانەکان یا بنکەکانە بەرکەوتیان هەبوو ئەگەر پێویستکان نمونە وەرەگرین لەوانیش بۆ ئەوەی تاقیکردنەوەیان بۆ بکەین جگە لەوەش تیمی ترمان هەیە ئەو جێگانی کە پێویستی بە ڕژاندنی دەرمان هەبێت و پاکردنەوە هەبێت ئەو کارش ئەنجامەدەن تیمەکانیشمان بەردەوامن ینی شەو ڕۆژی بۆ نییە هەر کاتێک کە پێویست بکات دەرئەچن ئێمە تیممان هەیە شەوی ڕابردوو سعات 2 گەڕاوەتەوە دوی بەیانی گەڕاوەتەوە بۆ ئێرە